لە مەملەکەتی پیرە هەولێری لە وڵاتی بەڕانەتی نیشتیمانێکی بچکۆلانە هەیە پێڵەن بەحەرکە پایتەختی ئێڵی مەزنی گردیانە. ئەو مەملەکەتە لە ساڵی 691 بۆ 690 پێش زاین لەلایەن سەنحاریبی پاشای ئاشووریەکانەوە دروست کراوە. ئیدی گوندەکان لە مەملەکەتی بەڕانەتی لێرە لەو سەردەمانە ئیدی ئاوەدان بۆتەوە. چەند قەڵایەکی شەیە یان گردێکی دەستکرد هەیە بە تورەکە ڕێژە، ئەمانش لێرە گەواهی مێژووی دێرینی ناوچەی بەڕانەتی ئێن. بینەر بەڕز و خۆشەویستەکان، ئێمە لە گوندی گردە چاڵین کە یەکێک لە قەڵاکان بەر ئەم گوندە کەوتووە کاتی خۆی بەپی قسەی گوندنشینەکان کە بە ئاگر گفتوگویان لەگەڵ قەڵاکانی ترا کردووە. ئەچینە گوندی گردە چاڵ لەوێ لەگەڵ قەومانی گەردی ئەبین بە میوان و دەواازەکان لە مێژوو لەگەڵ ژیانەکەینەوە. پێکیشەوە ئەچینە بن دارتوویەک هەناسێکی خۆش هەڵەمژینی و ئەوجا بە حەیرانەکەی مامە ڕەسوڵ گردنمان پڕ ئەەکەین لە خۆشی و مێشکیشمان زاخاوەین. وەرن بابێکەوەم گەشتە بکەین بۆ گردە چاڵ لە ناحەی بەحەرکە لە ناوچەی بەڕانەتی لە قەزای مەڵبەند لە هەولێرە جوانەکەی کوردستان و کوردستان و کوردستان. ئەوڕۆ بێوارێ دەرێم چەندی گاز دەکەم و گاز دەکەم بابا لە بەغەمێ پیرەرینە من نازانم بە شوێندرێدا بێم چاوەکەم سبەینا لەگە گەزەنجی ڕۆژێ وەشی دێتەوە لە ڕێ سراوێ دەرێم ڕفتڕۆنی گەلەگەلە لەم جێزا. بەڕانەتی ناوچێکی فراوان و دەشتایی کشت و کاڵیە، ئەکەوێتە نێوان جادەی شەقڵا و جادەی مووسڵ. 32 گوند و 6 کۆمەڵگا لە سنوورەکەیدا بووە. پایتەختی بەڕانەتی گوندی بەحەرکەیە، بەحەرکەش بۆ خۆی پایتەختی هۆزی گەورەی کوردی گەردیە. ئەم ناحێواتە بەحەرکە ئەکەوێتە 10 کیلۆمەتری باکووری هەولێری پایتەخت و 385 کیلۆمەتر چوارگۆشەیە و لە 26 دوانزەی 2007 کراوە بە ناحێ لە نێوانی هێڵی پانی 36.31 پلە باشوور و هێڵی درێژی 44 پلە بۆ 32 باکوور لە ساڵی 690 پێشزاین ماڵاچرک یان بەحەرکە لەگەڵ چەند گوندێکی ناوچەی بەڕانەتی ئاوەدان کراوەتەوە. ئەمە بەهۆی جۆگەی ئاودێری سەنحاریبی پاشای ئاشووریەکان کە پرۆژەی ئاوی خواردنەوەی هەولێری لە ئاوی بەستۆڕەی نزیک گوندی قەڵام مۆرتک بۆ هەولێر بردووە. ئەم ناوچەیە بە تەواوەتی شارستان بۆ ئاوەدان بۆتەوە لە ساڵی 690 پێش زاین. یەکێک لە گوندەکانی ناحەی بەحەرکەی پایتەختی بەڕانەتی گوندی گردە چاڵە. لەم گوندە قەڵایەکی گەورەی دەستکرد هەیە کە زۆر ئەندازیاریانە دروست کراوە لەگەڵ قەڵاکانی گوندەکانی گردقەڵان، لەگەڵ چۆغان و گردماوان و گردزەرد و گرد ئارەق و گرتەلموسک و گردەپان و گردە گەزنە و گردە شێر و گردیەڵدا لە شەمع و ناوای دیانان و گردجۆتیارە. ئەمانە سەرجەمیان پەیوەندیان بە قەڵای هەولێر و هاومێژووی هەولێرەوە بووە. لە گوندی گردە چاڵ مێژوویەکی دێرینی هەیە. ئەم قەڵایە و شوێنەواری بناغی خان و کۆمەڵێکی لە بەرهەمە دەستکردە خۆڵیەکان و هەندێک کارێزی کۆن کە کارێزکەرانی کارامە بە چەند بیرێکی یەک لە دوای یەک ئاویان دەرکردو بۆ ئەم گوندە. مام حەمەدەمین ڕدێنسپی گوندی گردە چاڵەیە. هەندێک زانیاری زیاتری پێبوو باسی لە وڵاتەکە و کۆبوونەوەی بەرەبابی دانیشتوانەکەی هەریەکە و لە شوێنێکەوە دانیشتنەکەی گەرم کردین. پاش بە خێراتن چوومە خزمەت مام حەمەدەمین و ئەمن پێم گوت مام حەمەدەمین ئەنگۆ لە کەون لە گوندەکەی پێڵم بەربیان بەری وەیە لەوێ باپیرە گەورە گەورەت لەوێ ڕا کە نزیک شاخی پیرمامەوە بزانم هاتینێتە ئەو مەملەکەتی چوونە چاوش چی هاتیە کو هاتیە بەخۆی ئەو باپیرە گەورەی من بوویتە بووە ئەحمەد فاتم مەشهور بووە. ئەحمەد فاتم ئەحمەد فاتم بوویتە لەگەڵ ماڵی عەسکەر. بابی و داچی لە بەربیان وەنیە باشە جەندرمەی تورکی داگیرکەر هاتێ بردیتیان بێت چەند بوویتە عەسکەر
کە بوویتە عسکەر 9 سال عسکەری تورکی بووە کەس نازانێت لەکوێ کەس نازانین لەکوێ هەتا پاش 9 ساڵەکەی کامل بۆ هەنجوا بۆ دیارە عسکەری تورک ئیجازە شتی نەدایە هەتا دەرنەچووبایە ینی و خلاص با یەکجاری داهاتەوە ئەوها بۆ گەنە ئیجازە نەبوو پاشی 9 ساران بەێ پاش 9 سالان دێتەوە بەربیانێ لە بەربیانێ پرسیار دەکە ماریان لەوێ نمایە بەێ بۆچی دێتن بەس شار دەکە هەتا دێتن لە چاروشی گوندەکەی چاروش پێدرێ لای ڕێموسری لەو گوندەی داکوبابی خۆی دەبینەوە ئەوان چار برا بووینە ئەحمەد فاتم بوو قادر فاتم محمود فاتم محەممەد فاتم وەنیە باشە دوایی لەوێن دەر نامێن لە هەڵدەقەندرێن دەچنە کوێ چاروک دوای چارک دەچنە دوای چاروک ڕادەستنەوە گەرانی نۆغەران چەند لەوێ دەمێنەوە لە نۆغەران لە نۆغەرانی دەمینێتەوە برێن بابم کە ژن دەینی دێتە بەڕانیان مارێ باپیرم هەلەوێ دەمینێ کە لەوێ دەمینێ مامەکەم برین مامەکانم هەتا ئەو ئاخرەی گوند تێک چووە هە لە نۆغەرانی دانیشتینەوە بەرام بابەت بام لەو دوێ هاتە بەڕانیان هاتە ئەو گوندی هاتە ئەو گوندێ پێشی ئەو گوندەی لە بەرعوسری بووە پاش تقریبان لەگە سەورەی هاتە ئێرە باشە سەورەی عەبدولکەریم قاسم لە 58 و 58 هاتوۆتە گردە شاری ئار چەندی پێ بکرا بە ئاغادی بۆ ئاغادەیدای بەرێ باشە ئەدی چۆن بوو ئەوەی تاپۆیی چۆن بوو ئێوە پێڵەن تەپۆ تاپۆ ئەو کاتی برێن زوو 20 چاری دەگوەردەگرت 20 چی 20 عربەگەنم چار عربەی دەبوو حەقی ئەمە پێیان دەگۆ تەپۆ وانیان باشە بەڵام ئاغاکان دەچوون دەگەڕان لەکوێ ئەوە جۆخین هەبە دەچوو سێریان دەکرد و شەقری دەکردە سەر ئەوە ڕەوسەکە ئەوە چ بوو ئەو شەقرە ینی ئێ هەندێک بوو نەخۆ فەلعەکە مثلەن 20 عربەیە هەندێکی باتەوە لەو ئیسەی ئاغەش تێدا چووە ئابیباتەوە مارەوە ئیسەی ئاغی لێ نەدا چی دەکرد بەس ئاغا ئەگە شەقری کردبە کابرە نێ شەقریانی ئەوە وەکو تەبغە تەبغەی پێش ئەوها شەقری دەکرد دەورەی دەستکاری پێوانە بە عربە بوو عربەک چەند ڕبەیە 32 ڕبەیە ئەدی ڕبەیەک ڕبەیەک چەند ئەوەیە چیلو ڕبەت چەند چیلو ینی دەگەڕاوە سەر دەغڕەکەی مەسە گەنمەکە قورسە یان گەنمەچی وەزنی بەرێ لە دەوری 8 و نیو نۆ ئەوها دا لەو بینێ لەو بینێ باشە بەداران دروست دەکرا ئەوەی پێشتر بەداران بوو بەس بەو دوای بە بەرمیلی ڕوبە دروست دەکرا مام حەمەد دەبین ئەو دەمەی ئەتو دەری لە چلەکان و شیەکان و پەنجاکان و ئەوانە سەلەم هەبوو بەرێ سەلام زۆر بوو سەلام مەسەرم پیاوەشی وش جەنابەت لێرە لە گوندی پارەت هەبوو ئەمن دەهاتم زووتیارە هەژارەکان پارێز نەبوو هەر زووتیار برێن مەلاکەش ئاغەکەش برێن ئاین داهات سەلەمی دەکرد داهات لە تو پارەوە دەگرت مەسەر حربەی دینارێک لۆ هاوینێ مشنا عربەی سێت ناری بکرد ئەتو وەرد دەگرتەوە هاوینێ گوناه نەبوو ناناوە بە پێشەر معمەلێ دەرێن ئەوە مەڕوو ئەوەشیان دەکرد مەڕوو بزنی سەلەم دەکرا دەغریش سەلەم دەکرێ هەموو شتێک دەکرا ئەو جابینە سەر گوندی گردە چاڵ ئێوە پێی دەڵن گردە چار بووی پێ دەرێن بە قورعان هەر لە ئەوەی ڕاهاتیاری وتی ئەم جێم لێبی لەبەرەوەی گردە ئەوە قۆرتە مەدە قۆرە گوندەکە گردە شیر ناوەندەیە هەندێک دەرێن خۆرەکەی قۆراتەکەی هەندێک خۆیان لێ بردی ئەو گردیان پێ دروستکردە یعنی گردێک لە ناو چاڵێک دروست هەر ئەم گردە هەیە لێرە یا گردی دی هەنە گردی هەیە لە ئاخر ئەمە تورەکە ڕێژە تورەکە ڕێژە لە گرد زەرد هەنە گرد زەرد لەکوێیە گردە زەرد ئاین لە ئاقارێمێ لای قەفەریە گرد عارەقان لە گرد عارەق ئەو ئاقاری منیە هەر لەم ناوەیە وانە باشە ئەو جا گرد تەلموسەکەیە وەیە گردەپان هەیە گردگەزنە هەیە گردە شێر هەیە ئەم گردانە کاتی خۆی دروست کراوە لەگەڵ قەراتی هەولێرێ ئیتیسالیان بەچە بە ئاگر وشتیوە بە نیشانەی ئاگر وشتیوە وی ئاوێنە بە ئەو شتانە هەبووە باشە ناوچەی بەڕانەتی ئێمە ئێستا لە بەڕانەتین سنوورەکە لە کوێ ڕابۆ کوێیە
بەخۆی سنوورەکە لە جادەی شەقراوەی بەرێ لۆ جادەی مووسری ئەوها لۆزێ ئەو ناوە بەڕانەتی بەڕانەتیە ئەوە دەشتی بەڕانەتی پێ دەڵێن زۆربەی گردییان قومی دیش تێکراوە تێدایە قومی دیش برین بەس ماوەک مای تۆ لێرە ئەویش هەرە سەگەردی عیساوە ینی بەس کابرا مەسەر دەبینی 100 ساڵە 150 ساڵە لێرەیە دەرێوەڵە ئەم قەدیم خۆش نابوویمە قەدیم هەر ئەوەیە زیاتر نییە باشە ئەتوو پێم ڕێمام حەمەدەمین دەرێن گردە چاڵ کاتی خۆی دوو بەش بووە مەری بەشی چی و چی بووە بەخۆی گردەپان و گردە چار بووە بەرێ بەس دەرێک ئەسلەکەی گردەپان قەدیمترا دوایە گردە چار جیاواز بەشێکانی حەمەدەمین ئاغا بووە بەرێ ئەی بەشەکەی دی ئەو کارەسوڵ ئاغا بووە ئەدی گوتت من گوێم لێ بوو گوتت ئەمن بیستیم یعنی ئەتوو بیستی تا گردیەکان لە فەقی ئەحمەیدا ڕەشمانەوە هاتی بەرێ ئەمن ئەو هەم جێ لێ بووە دوو برابوونە لە کوڕی فەقی ئەحمەیدا ڕەشمانەی کێ بوون براکان میراودەل و گردی منیش ئەمەم بیستووە دەڵێن میراودەلەکان ئامۆزای گردیەکانن ئەوەم بیستیە بەس ئەویان نازانم کوڕی فەقی ئەحمەیدا ڕەشمانە بن یان نەبن باشە جاران لێرەوە دەبووە هەر گوندەك بە کەروبار شتومەکی خۆی بردا لە بۆ هەولێرێ ئێوە دەتان برد ئەرێوەڵ ئەم بخۆم ڕێگایە دەتان برد لێرە ئەوە گوندەکەی ئاشۆکان گەزنە حەنکاو هەولێر ئەمە ئەوە ڕێمان ڕۆشن بەچەندە تقریبان 2 ساعت و نیم 3 ساعت ستان دەبرمام حەمەدەمین بە قورئان وەکو برین لێرە فەلاحت چی هەبوو جار هەبوو گەنمی دەبرد جار هەبوو مەسەلەن ماسی دەبرد مریشک و بەرێ ئەوانە هەموو دەبەر بەرێ هەموو شتە بابێنێ با دۆکە هات بابێنێ بێنە دۆکە هاو دۆکە ئەمە دوای چییە؟ ئای ماڵت ئاوا بێ مام حەمەدەمین دەی ڕەوەن تۆش دارێک وەرگرە ئەمە دوای چییە؟ هیمە ڕێە؟ باشە دەستان خۆش بێ ئاخوا بەرێ ئەو دەچوی ئەوێ لەوێ معمیلەکتان هەبوو لە ناو بازاری هەو لێرە قەیسەریان پێدەگۆ یەک چونە چەند مارێک معمیلەشی هەبووە شەرت نییە مەسەڵ معمیلی و کێ بوو؟ ئێمە معمیلەکمان هەبوو ناوی حاجی سەلیم خۆ ئافریکا خۆ ببیرم دێ من بەری مارێ مام ئاغایان پێدەگوتنەوەشە ئاگەردی بوون ئەوە ئەشیاتان دەبێت بە قەرزان لە بۆ پێگەیشتنی خەلە و خەرمان و دەتاندا وەنیە باشە ئەدی لە هەولێر لەو سەر تشتان دەکرد دەتان هێنایەوە ئەوە قەسب و خوورماکەی هەر تێدا بوو قەسب و خوورما ئەوانە پێویستی مارێت چ بووە ئەو کاتی مەسەڵەن ئەوهانە بوو پێشە عالەم هەموو ڕۆژێ خاوەنی برنجی خۆتان بوون خاوەنی ڕوونی خۆتان بوو لە هیژەتان دەنا خاوەنی گەرمی خۆتان بوون ئارتان لە کەڵی دەنا ئەوەنیە شاوەڕ ئەوەی کە پێویستان بۆ لەوانەیە شفتێک بوو بێ یان زۆر دەستکە شڵقیان ئەوە چاو شەکر ئەم کورد ئەوە کوشت وایە باشە ئەدی نازانی ئەوە قوتابخانەکەی لە گردە ساڵ کرایتەوە قوتابخانە وەڵاهی بزەبت نازانم بەس تاخیر کرایتەوە وڵا لێرە تاخیر کرایتەوە ئەتونت خوێندیە نانە منم خوێندیە حەیف باش گوندەکانی دەوروبەری گردە چار کێن کرد دراوسەی ئێوە دراوسێمە ئەوە برێم ڕۆژاوەمان بەڕۆشترا قیبلەمان ئاشۆکانە ئەو لایەمان سەرکەورە ئەو لایەمان جێژنیکانە بەرێ ینی ئەوە برێن چادەورەکەمانە قەومایەتی ماوە دەچنە پرسە و تازیەکدی بەرێ ئەو شتانەمان هەیە هەر یەکە تازیە هەبی سەردانە نخۆشیە هەموو هەڵچێک دەکەی أوروبا تسر ما سليما عسكري سلامي تنجد وبارد بالخاشر قني مثل وزانقري نيتا برسبي واتودانا سلام گوندی گردەچاڵی ناوچەی بەڕانەتی ناحی بەهەرکە ژمارەیەک هۆز و تیرە و خێزانی کوردەواری بە چەندین کولتور و نەریتێکی کوردەواری ڕەسەن و بێگەرد کۆمەڵگایەکی دروست و خاوێنی لێبەرهەم هاتووە هەندێک لە دۆڵەڕەقی ئاکۆیان ڕاهاتون بۆ تەلەلخێمەی کلکەی قەراجێ و دواتر لە گردەچاڵ جێگیر بوون. هەندێکی دیکەشیان بەهۆی سیاسەتی فاشیزمانی عەرەبی باسی لە شوێنی خۆیان بە زۆرە ملێ ڕاگوێزراون لەوانە وەک هەڵەبجەی شەرەفمەندەکان کە بە زۆر هێناویانەتە ئێرە لە گردەچاڵ لەو پەڕی چەوسانەوەدا بوون و
لە کۆڵەمەرگی ژیانیان بەسەر بردووە بەڵام گردە چاڵەکان و گوندەکانی دەور و بەر و هەولێرێ بە شەرەفەکان بە دزی هۆردووی داگیرگەری فاشیزمی عەرەبیەوە هاوکاری هەڵەبجێ مردە و بە شەرەفەکانیان کردووە. گوندی گردەچاڵ کردی کشتتوکاری ژمارە 75 و بە ناوی 50 جوتیارەوە هەر جوتیارێک 52 نمزەوی بە دەستەوە بۆ دانەوێڵە و چاندن. ساڵانە ئەگەر بارانە تێروی ئەم گوندەش بەشداری تاو لە دروستکردنی ئاسایشی خۆراکی نەتەوەی کوور دەکات. لەم ساڵدا بەهۆی درەنگ تۆکردنەوە لە بەهۆی بارانی زۆریش هەندێک دەخڵودان کەمتر بوو. عەبدولواحید ئەنجومەنی گوندی گردە چاڵەیە دەگەڵ کازم کوڕی مامڕەشید پیاوچاک و مردی گردە چاڵێ پێکەوە دانیشتین و کەوتینە باس و خوازی وراتەکە و هاتنی تیرە و هۆزەکان بۆ گوندی گردە چارێ. ئەوجا ئەمن لە عەبدولواحید دۆڵە ڕەقەیی کە ئەنجومەنی گوندەکەی لێم پرسی و پێم گۆ. کاک عەبدولواحید ئێمە لە ناوچەی بەڕانەتین لە ناو هۆزی گردیارین. ئێوە چ هۆزێکن؟ گردی باپیرە گەورەشت ئاکۆیە باپیرە گەورە هۆزی ئاکۆیە لە چۆ هاتون لە ئاکۆ؟ لە دۆڵە ڕەقا لای پڵنگان پڵنگانە ئاوە دەچێنەوە نازانم 4-5 گوندە باپیر ناوی چی بکاتەوە وێرە؟ باپیرە گەورە کە لە دۆڵە ڕەقەوە هاتووە حەمەدەمی چۆتە تەلەخێم تەلەخێمی گەورەیە تەلەخێمی گەورە ئەوەی کلکەی مشار لەوێ زۆر دانیشتیە زۆر دانیشتیە ئێستا کەستان هەیە لەوێ خزمان هەموو لە تەلەخێم هەمووی لە تەلەخێم ئەدی چی هاتووە بۆ ئەو ناوچەی بەڕانەتیە؟ بەس باوکم هاتووە باوکت هاتووە بۆ دوای تەلەخێم لە گردەشێر بووە دووسەر بۆچی هاتووە بۆ لەوێ ژنێکی بووە ژنێکی هەبووە کا کازم ئێوە ژەزانەوە لە تەلەخێم باوکت ژنێکی هەبووە وایە لەگەڵ باپیرت ئازیزی بوو خۆشی شێخوا سلێمانی تەلەخێم بوو خۆشی شێخوا سلێمانی بووە هی تەلەخێم ئەوە ژنێکی نایە دوایی هاتوۆتە گردەشێر لە گردەشێر هاتوۆتە گردەچاڵ لە گردەچاڵی ویستم ژنێکی هێناوە دایکی ئێمە هێناوە دایکی ئێوە هێناوە گردیە دایکی ئێمە خەرچی کوشافە یعنی کاک عەبدولواحید بەمانایشتر دایشت خەڵکی کوشافە لای ناوچەی گوێر لای مووسڵی کوردەواری خۆمان ئەوەی چۆن دەستکەوتووە ئەو لێرە ژن بەژنیمان کردووە ژنبەژنیتان ژن بەژنی کردو بۆ خوشی خۆی داوە بووە عەرەبن یا کوردن کچی خۆی پێداوە کچی خۆی پێداوە ئەوی لە چتیرە هۆزێک بۆ دایکە فەقێمەچیە فەقێمەچی فەقێمەشی باشە ئەوجا بینە سەر ئەوەی کەوا لە ژنی یەکەم چەری هەبوو باوکرد لە ژنی دووەم چەری هەبووە لە ژنی یەکەم یەکچیژی هەیە ئێستا ئەوی بەداکەم دراوە باشە بینەوە سەر گوندی گردەچاڵ گردەچاڵ کردی کشتتوکاری ژمارە چەندە؟ 75 بە ناوی چەند جوتیارەوەیە؟ قدیم سی فەلاحی بۆ ئەو سی فەلاحی لێ بوو هەر فەلاحێک چەند دۆنمزەوی بەرکەوتووە 50 دۆنی بەرکەوتووە باشە ئەمەی کە بەریان کەوتووە ئێوە لای ئێوە بە ئاوی نیە ئاویشگەی نیە ئەدی من بیستماڵێن بە پرژە ئاوی دەدەن بە مەڕەشە پرژەی مەڕەشە ئاو دەکەنەینەکە و ئەوەی پێ دەکەوانە چەنە بێت چەند مەتر درێژە بێت ئەو مەڕەشەیە حەسە بە بیرەکەی بیرەکە چەندی ئاو هەبی ئەوەن درێژ دەبی ئەوە درێژەبیت و بۆ چەند دووەنمە ئەوەی خۆی میعوەرەکە لۆ 80 دۆنمی هەیە لۆ 120 دۆنمی هەیە ئەوەی عادەکەی نەسوڕێتن ئەو بۆ ڕێ چێشکەکاندا دەنێتن بەکەیف خۆی چەند دانێدا دەنێت باشە ئەمە بەمە ئاو دەدرێت زەویەکان گرێبەستن یان تاپۆن گرێبەستن ئەی ئاغا چەنی هەیە و جوتیار 300 دۆنمی هەیە لەم ناوچەیە حکوومەتی داگیرکەری بەعس کۆمەڵی مجەمەعی دروست کرد ئۆردوگای کوێی دروست کرد لێرە ئۆردوگای جەژنیکان و گردەچار گردەچاڵی لەگە بەرعشتر ئەو بدەست کازم حکوومەتی بەعسی داگیرکەری عێراق 1800 خێزانی کوردەواری لە ناوچە جیاجیاکان وێنا لێرە قسەی مجەمەعەوە بیردێ بخڵێتەوە ساڵی 1970 خۆنیان تۆزی خلای دەبێشتا باشە کێ هێنایە ناوی جەماعەتی بادینی و هەڵەبجە
هەڵەبجەی شەید بەڵێ ئەو کاتەیەکە ڕوویدا بوو کیمیا بارانەکەی بەڵێ هەڵەبجە کە حکوومەتی بەعس کیمیا بارانی هەڵەبجەی کرد بەڵێ ئەوانەی پاشیوی بۆ پاشی وی بوو هێناین لە کێ داینان ناو ئەلێدان ئەو پەرێزەکان ناو پەرێزی مانج ئافتیش بوو مانگی حەفت کاتی دەڕاستە بوو تینوێتیە بێخانوێتیە بێ چادریە بێ کەپریە وانە ئێوە چیتان کرد گردیەکان والله بە پێ توانامان یارمەتیماندان و سادەمان کردن لە گوندەکانی تری شۆ بە هەولێریش ئەمن بیستم لە هەولێری پایتەختی کوردستانەوە هەولێرە شەرفمەندە بەڕێزەکان بە لۆری شتیان هەڵبجەکان قەدەوەیان بیر ناچێت ئینشاءالله ئەوان سەربەرزن حکوومەتی بەعزاوی لەکردن لیان قەومی بێنە سەرزەوی ئێوە وانە باشە هاری کاریتان کردن و چەند ساڵ لاتانمانەوە تقریبا 2 ساڵمانەوە بڵێ 2 ساڵمانەوە بووی بە مختاری وان ئەنجومەنی وان وانە تا چەند برادری و خزمایتان لەگەڵ هەڵبجەکانە هەبوو والله هەموو دۆست و برادر بووین هات چۆمان هەبوو ئەی ئێستا والله ئێستاش بەس دەچنە تازەیەکدی بەخوای جار بەجار جار بەجار دەچن باشە کە دەچوونە دەرێ ئیجازان بڵێ بە سەعات بوو بە سەعات و بە سەعات و بەداخەوە لێرە قەبرستانیان هەیە بەێ ئایتێنە هەر ناو قەبرستانی و ناو قەبرستانی خۆتان جاتان نەکرد نانە خۆشتان دەویستن وانە باشە ئەو بەدرە و دەست کاک عەبدولواحید ئەنجومەنی گوند ئەو دەما موجەمەعەکە چەند ماڵ بوو 1800 1800 ئەو گوندە چەند ماڵ بوو ئەو دەما 6 مال بوو 6 ماڵ بوو ئێستا چەند ماڵە ئێستا 206 حفتا مال دەبێ چەند هینی تایە ڕانەمەڕ و مێگەلۆمانی تێدا لەوانێ 500 سەر مەڕی تێدابێ و خوێندنگای تایانی خۆش دوو خوێندنگای دیارە دوو خوێندنگا ناوەندی و سەرەتایی باشە ئەو گوندە هەمووی گردیە وەکو ئاکۆی تێدایە ئەو چیتی بە ئەسل هەموو گردینە هەمووی گردی جگە لە گردی خۆشناوی تێدایە بەڵێ خۆشناوی تێدایە ئاشووریەکان کە لە ساڵی 612 پێشزین لەلایەن لەشکری گەورەی کورد مادەکانەوە بە هاوپەیمانەتی بابلیەکان نینەوەی پایتەختیان داگیرکردن و لەسەر نەخشەی جوگرافی و مرۆیی لە ناویان بردن ئەوان بە حرکیان ئاوادان کردوتەوە و پێیان گوتووە مەلەت شرگ هەر ئەوانیش بەشێک لە سوپاکیان داناو بۆ پاراستنی سەرچاوی ئاوی ئەربائیلۆواتە هەولێری چوارخواوەندەکە لە ساڵی 690 پێشداین و ئاوادانیان کردوتەوە بۆ بە شارێکی گەورەی شارستان و نەتەوەی کوردی تیاژیاوە لە مێژووی 400 ساڵی بەر لە ئێساش هۆزی گردیان لە ناوچەی وانی باکووری کوردستانی ئازیزی کوردە و لە ناوچەی زێڕینەک ڕاهاتوونەتە خوارێ ئەبنە دوو بەش بەگزادەی زێڕینەک لەگەڵ بەگزادی بنچیام گردی لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونیان هەیە لە باشووری کوردستانیش زۆرن پایتەختەکەیان بە حرکەیە کە چوونەتە سەر ئەو چەماوە گوتویانە ئێمە لە نزیک بەحرەکەین واتە بە حرکە تیرەکانی زەیدبەگی میرەبەگی و ئەشکەوتی سەقای وڵاتی کۆیەنە زیاتر لە 6 سەدەیە ئەم هۆزە لە ناوچێدا ئەژین و میرەکانی هۆزی گردی وەچە دوای وەچە حکومڕانی هۆزەکانی خۆیان کردووە بە شێوەیەکی ئاشتی و ڕێکوپێک گردی باڵا لە باکووری ئاکرێ و گردی ماڵاتیا لە شەمزینانە ئەڵێن میرزەینەدین میری گردیان بۆ و ئەشڵێن لەگەڵ میراودەلی پشدەر بن ئامۆزانە کەمال بە حرکەی یەکێکە لە خوێندەوار و جوگرافی ناس و شارەزایی زۆری هەیە لە هۆزی گردیان بەخۆشی گردیە و لە بەحرکە دەژی بە خۆی هاوڕێ و هاسەنگەری شەهید عەبدولمەسیحە کە ناسراو بە سۆران کە یەکێک بووە لە پێشمەرگە ئازا و نەبەز و چنگ بەگڕەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێکە لە مەسیحە کوردەکانی عینکاوە و خێزان و ژنی و کیژە تەمەند و مانگەکەشی لەلایەن فاشیزمی عەرەبی بەعسیەوە گول لە باران کراون و بەخۆشی شەهید بوو بەداخەوە با بچینەکەن کەمال بە حرکە و سەرەتا لێی پرسین کاکەمال با حوسە دەبچینەوە پێش زاین بە حرکە ئاشوورەکان پێیان دەگوت چی؟ ملە سرک ملە چرک مالا چرک وایان پێدەوت لە ساڵی 690 بۆ 691
بۆ 690 پێش زاین پاشایکیانە بێ ناوی سەنحاری بە بێدێتە هەولێر وایە هەولێر ئاوی کەمە بێت چیە کات لەو زمانی آخر کۆتا پاشایەکانی ئاشووریەکان سەنحاری بووە بەێ ئەو سەنحاری با ویستیتی ئاو لە بەستۆڕە لەو بەستۆڕەی بینتە لە بناری چیای پیرمام لەو بەرەی بەستۆڕی نەک لەو لە قەرەموشان پێیان دەیە قولیلان قولیلان ئەو قولیلانە لە تقریبان دەوری کیلۆمەترێک لە قەرەموشان لەسەرەوە قەرەموشانە دوو بەڵێ لەوێن دەر ئێستاش ئاسارەکەی مایە چونچ ئاسارەکەی کومایە تەبعی ئەو منتقەی کە سەنحاری ئاوی پێداهینە هەموو گردۆلکەنا چی کردیە لە گردۆلکان سۆڕاندیتی ئەوە سۆڕاندیتی بە سۆڕان ئاوهینایتە هەولێری یعنی ئاودێریی باشی ئاودێری هینە لە قولیلانە ڕە ئێستاش ئەو بەردانە بەردی سەنحاری بەردەکانی لێن دەردان نووسینی خۆشی لەسەر هەیە لەسەر هەیە وایە هەتا ئەو کاتی کە لە قولیلانی ئەو بەردەیدانە وەکو برین بەێ ئەساسێک بۆ لە بۆ هینە شوورای کردووە شوورای کردیا ئەساسەی بۆ لە بۆ کە سەنحاری لەو تاریخەی ئاوی لە قولیلانێ لە بۆ هەولێر 691 بۆ 690 پێش زای بەێ یعنی تقریبا 3000 ساڵێک باشە ئەو ئاوەی ترگانوت ناو هەولێر و لە هەولێر ئەو کاتە قەڵاشی لێ بۆ ئەمانە لێرەش کۆمەڵی قەڵا هەیە وەک قەڵای زەرد هەیە قەڵای ئێرە گرچاڵ هەیە قەڵاکانی گەزنە و نازان چوچ ئەمانە لێرەوە هیچ ڕەبتێک هەیەیان پەیوەندێکی لەگەڵ قەڵای هەولێر خۆی کاتی خۆی کە قەلای هەولێری مرکز بووە مرکزی ئاشووریەکان 6,000 ساڵ بەێ پێش ئێستا بووە ئەو قەلا بچکۆلانە مەسەن ئەوەی ئێستا کەلینە گردە چارە گردە زەردە گردە پانە قەلان چۆغانە گردی گەزنەیە تەلموسەکە ئەو گردانە لەبەر چیان دروستکردە ئەو قەلایانە ئەو قەلایان ئەگەر هەر خەتەرەگە بکەت بەسەر قەلای هەولێرێ بەڵێ قەلا بە قەلا ئیشارتیان دەکرد بەسا دەگەشتە هەولێر بەچی ئاگریان دەکردو ئاگریان دەکردو یەکسەر دەزان خەتەرەکەی باشە خۆ ئەبێ ئەو ئاوەی کەوا لە ئەتوو دەڵی لە بەستۆرەی خۆ ئەبێ کۆمەڵی پاسەوانی بۆ دانێن پاسەوانەکانی ژەبێ ژن و ماڵیان لێوێ بنوانە کەواتە بە حرکە بۆ بەشار وانە باشە ئەوە ئێمە تا ئێستا زانیمان ئیدی بە حرکە بۆ شارێکی گەور و پاسەوانی بۆ دانراوە کاکەمال بینە سەر گەردیان دەڵێن گەردی ئەسڵیان لە ناوچەی وان شاری وانی کوردەواری لە باکووری کوردستان لە زێڕی نەکاتیە ئەتوچ دەڵێ خۆی ئەگەر بگەڕێنەوە پێش ئەو تاریخی کە گەردی لیان دروست بە گەردی لەوان هاتینا وانیش ئەو کاتی دەوڵەتە کە بۆ بەناوی دەوڵەتی خدری بەڵێ ئەو خدری ئیتر بوویتە گەردی ئەوانە تقریبان ئێستاش لە گەدابی لە ئێرانێ هەتا 6 مار لە منطقەی سنەوەوانە ئێستاش بە عشیرەتی گەردی مەشهورن لەو لاش گەردی بە ڕۆژ و گەردی ئەو لا گەردی بە ڕۆژ هەم تەرەفی لای حدودی تورکیا هەم لای عێراقیش ئەوانە عشرێتی جگەلوزن خاصە لە منطقەی وان و شەمزینان و ئەوزیانە لە عیلەوانە هەیە ئەوانە گەردەکانیش لە وان سێسا عشیرەتەکانی فەیزوڵڵا هەیە میراودەلی هەنا بابانیەکان هەنا نورەدینەکان هەنا لێرانش لێران عشیرەتەکان عشیرەتی برێ ئەشکە سەقایە ئەوە هەر گەردینە دەرێ عشرەتی گەردی کۆیە ئەوە لە وڵاتی کۆیە لەو لاش گەردی خوارێ کە منطقەی بەڕانەتی ئەو منطقانە 32 گوندن هەمووش هەرگەردین بەس ئەکسەرێتی گەردینە ئاسمان باسی نورەدینت کە لەگەڵ میراودەلی چ پەیوەندی بە گەردی ئەوانە کاتی خۆی ئەوانە ئەو عشرەتانە هەر هەمووی لەوان بوون لە منطقەی وان و ئەمانە بوون لەوێن دەرکە کۆچیان کردن هاتین ئێرانی لەولا پێیان گوتینە بەکمان حەمەدەمین دەڵێ گەردی و میراودەلی ئامۆزانە برانە تاکیت وایە چونچ لەبەر ئەو میراودەلانیان لێون دەربوونا ئەساسیان لێون دەربوونا تیرەک بوون لە تیرە عشرەتی گەردی کاتینی ئێرانی لەولا پێیان گوتینە بەک ئێستاش پێیان دەرێن بەک بەڵام کە هاتینی ئێرانی لۆ ئێران پێیان دەرێن ئاغا ئەو ئاغا ئێستا کرد لێرە حین ئاغام باشە ئەمە پرسیارێکە لێ دەکەم گوتت ئەوە لە ناوچەی کوردستانی باشوور پایتەختی گەردیان کوێ
پایتەختی گردیان بەحرکەیە بەحرکەیە کەواتە لەو مەملەکەتەی زۆرن ئەدی بێژگە لە بەڕانەتی لە کوێن دەریتر هەنا بێژگە لە دەشتی وراتی کۆیە ئێستا لە پێم گوتی لە وان هەنا ئێستا کە عشرەتی لە باشوورە لە باشوور لە باشوور لە منطقەی بەڕانەتی لە دیبەگە هەیە لە منطقەی دیبەگە گردی زۆرە دەکا منطقەی مەخمور لە مێژووە هەندێک دەڵێن زۆر بەهێزنی ئەو قسە هەندێک دەڵێن ئێوە نەوەی یەکێک لە یەزیدەکان لە شنگالەوە هاتوون ئەو تاریخە گەلک باشە دوو باش بەگزادەی زێڕینەک هەیە لەگەڵ بەگزادی بنچیە وەیە بنچیا وەکو تازە پێم گوتی وەکو لە باشووری خۆمە لە باشووری کوردستان دوو گردی هەنە گردی ئەشکەف سەقایە ئەوە گردی سەرۆی پێ باشمیر هەنا قۆچتیکان هەیە ئەدی گردی بە ڕۆژێ گردی بە ڕۆژێ ئەوە پێم گوتی لە هەندێک کەتە ئەو بەری سنووری تورکیا هەندشکتە ئەو بەرەی ئەوەی عیدی تورکیا ئەوە هەر گردینە ئەوی دوێش هەر گردینە باشە ئەو جابێنە باشوور لە باشوور لە سێ تیرە هەنا زەید بەگی هەنارەیی لەگەڵ میرەبەگی خۆی باشووری کوردستان بەێ ئێستا هەنارەی وەکو بە عشیرەت خۆیان بە عشەتی گەریدانانێت چکو دەرێ ئەمە عشیرەتشین هەنارەینە ئەو منطقەی هەنارەی ئەمن لە خۆم سەفەرشی ئێرانیم کرد تقریب 50 گوند لەوێن دەرگوتی ئەوانە هەنارەینە ئێستا کرد لە منطقەی تەلگەوەر و مەلگەوەڕێ ئەوە دەر هەنارەینە بێ باشە ئەی بۆ بابی بگەڕێنەوە بۆ ناوچەی بەڕانەتی بەڕانەتی چەند گوند دەبێ بەڕانتیگە تقریبا دەوری 30 قسوور گوندە بۆی پێ دەڵێن بەڕانتی خۆی دوو بابەتەیە یەکەشان لۆ پێدەرن بەڕانەتی هەم ئاوی لێ بووە ئەو منطقەی بەحرەکان پێگوتیە بەڕانەتیش ئەوەی کە ئاوی لێ نەبووە ئەو کاتی ئەو منطقە زراعەتی کەمی لێکرایە ئەگەر بەهات با کابرا لە گوندە بچوا گوندەشی بەڕاستی بە زەحمەت دەگەشتێ لەبەر ئەوەی هەمووی زراعەتی لێ دەکرام و درک و دار و ئەو بەڕ بووە ینی ئاوی لێ نەبووە ئاوەکە بەدەشێن دەربووە بەد بەحرکەی هەبووە لێر لە بەحرکە نیشتە زێبوونە کانیەکەی لێ بووە کانیەکەش ئاوی ڕۆشتێ لە دوسێ گوندە ئاوی تێدەپەڕی لە ساڵەکانی 85 بە دواوە لە ناوچەی بەڕانەتی تیپی 85 بەڕانەتی بەناوبانگ بوو وەبوو دەست و گورزیان لەو بەعسی فاشیستە دەوەشان کێ سەرتی بوو ئەو کاتی کاک شاخوانی ڕەحمەتی سەرتی بوو شاخوان عەباس شاخوان عەباس ئەو کاتی کە تیپ بەڕاستی هاتە بەحرکە خەڵکی زۆر گلەی لێکردن گوتی لەبەر ئەوەی ئێوە هاتینێت مفاوازات لەگە حکوومەتی بەعز دەکەنەوەوانە کاک شاخوان ئەو کاتی گوتی بابە وانە ئێمە مفاوازاتمان کرد لەسەر مەرج وایە دوای کاک شاخوان چی هات دوای کاک شاخوان هێمن ڕەش ناوی قەیسەر ئەحمەد ڕۆستەمە ئێستا بریندارە و نەخۆشی چاکە بێت ئەمانە ئەی یەکێکە بۆ ناوی سۆران بۆ کاک سۆران بەڕاستی ئەو کابراچە قارەمان بوو چی بوو عەرەب بوو موسڵمان نانە مەسیحی بوو ناوی عەبدولمەسیح بوو یعنی کەواتە کوردستان مەسیحی یەزیدی موسڵمان کاکەیی وانە لەگەڵ جوولەکەش ئێمە هەموو براین هەموو کوردین بەڵام دینەکانمان جیاوازە هەمووشمان بۆ ئازادی کوردستان هەوڵین وایە دوایە ئەنی ئەو شۆرشانەیە کە ئەگەر بگەڕێەوە تاریخ شۆرشی بۆ دوای شۆرشی نوێ و شۆرشی پێشی مارگرێت جۆرجە بۆ کچێکە لە شۆرشی ئەوە ئەم کاک سۆرانش وابزانام ناوی سۆران نەبوو خۆ عەبدولمەسیح بوو ناوی زۆر برادریشم بوو زۆر برادرم بوو چونکە لەبەر ئەوەی هەر کاتی دەهاتە خوار مەفرزەکەی لایم دەماوە باشە لای تۆ دەمایەوە ئەی ئەوجا دایک و باوکو برا و کەسوکەرەکەی ئەوانە پاشی 1970 حکوومەتی بەعس ئەو کاتی عەفوەشیدا ئاگادارم خانەشیان کرد لە شۆڕشیان کرد و کەفەکەیدا سۆرانیش شەهید کرا یەکسەر ئەو خانەوادە خوان تەستیم کردو کە عەفودرا ئەوانە 9 کەس بوون خێزانەکەی بوو ناوی سێبەر بوو کچەکی دوومانجی هەبوو ناوی چ بوو سێبەر ئەو کچ ناوی چ بوو دوومانجی ناوی دێگە بوو خوشکەکانی لەگەر بابوو داچی ئەوانە 9 نەفەر هەنوو نەفەریان ئەعدام کردن لەکو هەمیان لە مەعمەڵقیر شاردنەوە دوای بەێ بۆ لەبەر ئەوەی گوتیان سۆران کات خۆی لەبەر ئەوەی دەرێ ئەو ڕفق حزبیانەی یان ئەو عملیاتی عسکەری لە منطقەی بەڕانتی کرا هەموو لە سۆران کرا لەبەر ئەوەی حکومەت انتقالی دەکردن بەداخەوە مناڵێکی دوومانگ لەلایەن حیزبی باسی عەرەبیەوە جەنازەکانیشان هەمووی بەسەرگرتنەوە لە مەعمەڵقیرشان کەواتە سڵاو لە
برا مەسیحەکان سڵاو لە گۆڕەکەی عەبدولمەسیح کە پیان و تۆ سۆران سڵاو لە شەیدانی کوردستان. ژنانی بەڕانەتی هەمیشە چاکی مەردایەتیان لێ کردو بەلادا و شان بەشانی پیاوان و زەلامان کاریان کردو و خەمی زەخیرێ زستانیان هەمیشە خواردووە ئەوان بۆیە بەر لە پێگەیشتنی دەغڕودان پیاوەکانیان ئاگردار کردیتەوە کە داس و قەیناغ و کوندەی ئاوێ و هەسان ئامادەکەن بۆ درونە بەو قۆناغەنا گوزەران درون دەستی پێکرد بە زبارە بوو لە نێو گوندانی کوردستان بەکرەییان دەگوت ژنانیش لە دووی زەلامان گەیشەیان ئەکرد واتە کێشەیان ئەکرد سواران خردەکردەوە دایان کردە شەغرە و دوایە دایان بردەسەر جۆخێن ئەوجا گێرە دەستی پێدەکرد جەنجەر دوو ڕەخان ڕای دەکێشا پێشتر هەر بەکرێ بوو قشەشکێن دەکرا و دوایە هوردەکوت پاشان بە بای شەمارێ شەنەی دەستی پێدەکرد ئەوجا ئاغایانی سەرکاری ئاغا ئەهات شەقری دەکردە سەر ڕەوسە لە داری دروستکرا بە ئەو شەقرەیە بۆ ئەوەی جوتیارەکان نەیباتە مارێ چونکە بڕوایان و متمانیان پێیان نەبوو ئەوجا لە 20 عەربە 4 عەربە لە بۆ ئاغا بوو بمەیان دەگوت تەپۆ یان مڵکانە و تاپۆ لای خۆمان ئەو دەمانە و ئێستاش پێوانەی دەغر بە عەربە بوو عەربەک 32 ڕبەیە ڕبەک دەبووە 9 کیلۆبا دەچینەکەن پلە سوڵتانێ داکی شەید ئەیوب کەرکوچی بە خۆشەویستی سەردار کەرکوچی ناوی خۆی نابوو ئەیوب کەرکوچی دەنا داکی لە هۆزی سیانە و بابی خۆشناوان ڕەحمەتی خوای لێبێ ئێوەش دەگەڵم بن با سەرەتا لە پلکە سوڵتان بپرسم و پێی برێم پلکە سوڵتان ئەتوو سیانی وەنیە ئێرەش ئەمە هەم ناوگەردیانە لە ناو گردیانی ئەدی ئەوە قسمەت و نسیبەت چ بوو هاتێ ئێرە وەلای قەراز نەهات بوو بابم هاتە ئێرکوانە لەکوێ لە قوچەس بیلکەی لەکوێ لە چ ناحەیەکە لە چ ناوچەیەکە قەرات لە خەلات پشت مەغموری لە پشت مەخموری ڕا لە ناو سیانان ئارێوەلا لێوە ڕاهاتونەتە ئێرە ئارێوەلا لە ساڵی 1916 و ئەو ناوە وەنیە 1916ەوە گرانی گەورە بووە ئەوە جەنگی یەکەمی جیهان بووە ئێتر بابت هەر باپیر هاتیا بابم بەخۆی هات بەخۆی هاتۆ بەس گەنج بووە ئارێوەلە گەنج بوونیە لە قەرازی زنی نابوو ئەو جا باب گەڕینەوە بۆ سەردەمی کەون پلە سوڵتان بەر لە کە دەغڵ هێشتا پێ نەدەگەی تەداروکی ئەوەتان حەزر دەکرد داس قەیناغ وەنیە کورتانی کرێ حەیب نەبێ لەگەڵ هەسانی پێدەڵن ئەوەی تیژ دەکاتەوە باشە ئەی داسوو چێ داسوو جیاوسم بەس قەنگە قەران ئەوەمان پێرەگرتەوە سوارەمان پێرەگرتەوە سوارتان پێ ئارێوەلە دەماکردە گەلاوێش بڵێ دەتان کردە چی گەلاوێش چییە ئەوە دامان دەنا داتان دەنا ژن جیشەی دەکردوانە ئەم جیشەم دەکرد جیشەی دەکرد خرد دەکردەوە پاشان بە شەغرە دەتان برد ئارێوە دەمان هیناوە سەر جۆخینێ سەر جوخین باش ئەدی گێرەتان مەچ دەکرد عیب نەبی بەکەران بەکەران بوو ئەو دەمی جەنجەر نەبوو وەدی جەنجەڕیشە بوو جەنجەڕیشە بوو کێ دەیاژووە ستاعیبی مانە جۆخینەکە ئێچی بوو بابی منداران دەی هاتوشت منداری سوارەکردن بە خۆشی ئەوە چاو دوو کەران ئەوە ڕایان دەکێشوانە ئەدی باڵتی پێ و باڵتە ئاسن بوو چەند دەم بوو چەند ئەوە بوو وەلهی نازانم چەند قەل بوو ڕاز دەکەی نازانی نازان باشە ئەی قشەشکێن چییە هەردەکوت چییە زەنجەڕەکە دەیکوتی بەیەکە چیز ئەوە چاو ڕۆخان دەداوە ئەوی هور دەبوو ئەوی دەکەتە ئەولادایانداوە بە دەرم چێ زەنجەڕێ دەڕۆی ئەوە قشەشکێن و ئەوی دییان هەردەکوت بووە باشە پاشان دەستیان دەکرد بە شەنەی وەیە بە چ بایەک شەنیان دەکرد بە شەماری شەمار لە کوێ دێ هەوای ئەوە لەولادێ چەند زۆر با هەیە دوونەوە بای شەمار هەیە لەگە هوڕێ لە 20 حربە چەندان دەدا بە ئاغا واللهی ئەمن ئەوەندەم بە فکر نایی 4 بووە ئەو بوو
تەفۆی مارە ئاغی دام برد ئەو دەنازەم لە بیستی دوو عربەیان دەبێت دوو عربە چار حربیان دەبرد ئەی حەقی شانە چی حەقی شانە یەکێک دەهات معنە هێواران شەقلی دەکردو سبەنیان دەهات تەمەشای دەکردێ بزانە شەقرەکە شکایە یان نشکایە دەوری ئاغی ئەو هەبوو هەمووی ئەوە تا دەورەی گەنمەکەی هەموو شەقر دەکرد ئەوە نیشانی دەکرد جوتیار نەیبات بڵێ بڕای بە جوتیارەکە نەبووە هەنجی ئەو هەبوو باشە سەربڕانە هەبوو چ بوو سەر وەچی درنەکە خلاسە بوو هەنجی کرد ساحیبێ دەغرەکەی ساحیبێ ئەوەی هەنجی کاوڕەشی دەکوشتەوە هەموو ستەپانەکانی گاز ئەگەر کاوڕی نەبایە مەڕەشی دەکری لێ کوشتەوە خورمان نەبوو جارە خورمان لێ ئەوە نەدەکرد هەنجی نەبوو بەس بەیان ئەسکە بەڕوون لەسی سار دەکرد لە بۆ درونە لە ئەوەی کوندا لە کوندەی دەتاکردە چی کوندەکە لە کوندەکەمانە ناوجی شەی دەناستار دەبووە تا هێوارێ دەما خواردەوە ئەدی لە ماڵی هەرزاڵتان هەبوو ئەوی کە کوندی لەسەر دادەنین بۆ ئەوە کوندەرانمان هەرزاڵی پێ دەڵێن کوندەڵانی پێ دەڵێن و وایە ئەی قەیناق بۆ چ بوو ئەوە لە دەستی ڕانەتی دەتکردە کاکیان پەنجان ئەو ئەدی ئەو پەنجەی ئەوەی تێدا نەبوو هەر ئەو چار پەنجەی تێدا بووە شتم لە دەستی ڕانەتی دڕک و ژینەکە وای ڕاستێک ئەدی باڕاشان بۆ کوێ دەبرد بارەسمان دەبرد بە حرکە دەما بردە بە حرکە لەوێ داهاتەوە لە گەزنە هەبوو لە خراپەت دراوە بوو باشە کە داهاتەوە ئاردەکەتان دەکردە کەندوو دەماکردەکەن ئەدی کودەتان دەکرد بۆ نەبی کەندوەکە برن نەبوو کونەکەمان ئەوەندە تێدەکرد هێدیەکی ئاردەکەمان دەینە دەرێ و بەڕۆکەمان عیب نبیە ناو دەناوە ئاردەکە نەدەچوو ئەدی گەرمتان دەخسە چار ئەوە کوتان دەخست سارایان و دەکرد بەکار ئەدی بۆ گەن نەدەبوو کرم تێ نەدەدا هەت خاوین و باوی هەر خاوێن بوو بە خستەمان هەبانجیکە نەک بە ئەلحانەوە دەخەمی دنیا باشە ئەدی هیزە دەبوو تو نەعملم نەینە نەینە هیزە بۆ چ باش بوو لۆڕوونی ئەدی مەشکەت ئەوەی خۆش کردی بەس خۆشت دەکرد کو مەشکەم داهەزان خاوین و باوین و کەرەکەم لێ دەگرت و دوێ کەسمان بەچی خۆشت دەکرد بە ئەوەی بەچی بە پەلکە هەناری بە پەلکە هەنار ساوار دەکورا ساوارمان دەکوراند و دەما کوتەوە دەمان بردە ئاسی لێمان دەکرد و لە ئەوانمان هەمبانانمان دەکرد خاوین و باوی ئەدی نیسکوونۆکو ئەوش نیسکون هەمومان دەکرد باشە ئەو دەمە زبارە هەبوو هەکەس معنا ئەتو یەکلۆ من دەهات سبەنی یەکەسکە لۆی دەست و ئەوە هەموو پێی دەڵێن لەو مەملەکەتی سلێمانی پێی دەڵێن هەرەوەز زبارە عنی هەموو هاریەکیان لە ساوەر کوتانە هەرەوەز ئەو گوندە هەموو خڕەبەوە ساواریان دەکوتەوە دەڵێن دەبوو حەفلە هەریوەلا خۆستکە چێشتشتان پێ لێ دەنا بە ساواریوانی هەریوەلا باشە لە سوڵتان دەدوت خۆزگەم بۆ کاتانە هەریوەلای هەنجی خۆشتر بوو لە هەمکە بۆ لۆی ئەدی ئەو دەمە خۆت و کارەبات نەبوو لەبەر فانوس و سرایدا هەروەکی ئەن خەم نەبوو خەم کوشت و بڕین نەبوو دنیاچی خۆش بوو کابرا لە سەبانی دەنووسە تا سبەینە فێن کو خۆش نەگەڵحان ها کارەبانیە ها کارەبا کوژاوە خەم نەبووە چی هەم کاوێ ئەمکە خەم زۆر بووە بەخوا ڕاست دەکەیت ئەدی کوشت و بڕی زۆر بە دەبینە ئەوە کوژرا ئەوە کوژرا ئەوە کوژرا هەنجەکە عالم دەکوژرا ناوەلا ناوەلا کەندووشت نەمایە ناوەلا مەشکەشت نەمایە ناوەلا هیزەشت نەمایە بەس یادەوەریەکان لە مێشکدا مایتەوە خەمەکە مارت ئاوا بێ کورد نەبرێ خوایە دوعای خێر لە بۆ صاحب دەکەم بۆ هەمای خوای گازەکەم بابەدەێنرێن بە خوێنگرێ و قەرادە سەبارە هێ بەدووساوی بەرەک و گەردەنی زەردی بەخاری قەت نابێ ڕازی لە باسایی و غەدارداکەی لە بۆ من بمینێ بە چاوی کار و کاغەزالەکانی سورخونی ساورە وەشیدە لە وەرێتەوە لە بانی بۆرا لە بەرحەوت حەوت دای بە سوارات لە گوندی گردەچاڵ لەگەڵ کاکەڕەوەند بەرنامەی ئەم جارەمان کۆتایی هات لەوێ خۆش بوو بەس گەرما بوو گەرمای نیشتیمانیش بە هەموو فێنکایەتی جیهانیش ناگۆڕینەوە وایان نا ئەی چۆن لە گردەچاڵ لە ناحی بە حرکە لە ناوچەی بەڕانەتی لە پیرە هەولێر کۆتایی بەرنامی ئەم جارێنین هەتا بەرنامەیەکی تر و ژانۆی تری کوردستان من و ڕەوەندە سەخێنە سەر دڵمان ئەڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەسەری ئێمە و
شەهیدەکانیش تا ئەبەت ئێمە سەریان بۆ دانەوێنین. خواحافیز.